ئەمە خۆشببختانی و بە تایبەتر بۆ هەموو لایەک و بە تایبەتر بۆ جوتیاران کە چەند ساڵی ڕابردوو بۆ کاری وشکە ساڵی کاریگەری لەسەر بەروبوومی جوتیاران هەبوو. هەڵبەتە وشکە ساڵی بەدیوی خۆیان کاریگەری بەجێدەڵێت و بارانباری نەگەر بێت و بارانبارینەکە لە ئاستی پێویستدا نەبێت و یاخود بەخۆر بێت ئەمەش ڕەنگە کاریگەری لەسەر بەروبوومی جوتیاران بەدیوێکی دیکە بەجێبێڵێت. جا تایبەت بە هەم کاریگەریە ئەرێنی و نێرێنیەکانی لافاوم لە ئەم بارانەی کە چەند ڕۆژی ڕابردوو باری تا چەندە جوتیاران توانیویانە سوودی لێ ببینین دەچینە لای زۆر بەڕێز حاجی تەها ڕەحیم لە پرسراوی لقی سلێمانی یەکێتی جوتیارانی کوردستان. بەخێراتی کاکتا سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس. بەڵێ کاکتا دیارە ساڵانی ڕابردوو وشکە ساڵی نیگەرانیکی زۆری لای جوتیاران دروست کرد. خۆشبەختانە شەپۆلێکی بارانبارین کە ڕووی لە هەرێمی کوردستان کردو و بڕیارە بەردەوامی هەبێت. ئەم شەپۆلە بارانبارینە تا چەندە بۆ بەروبوومی جوتیاران گرنگی خۆی هەیە؟ زۆر سپاس کە ئەم بەرنامەیەتان ڕێخست. دیارە یەکێک لە خەمە گەورەکانی کۆمەڵگەی ئێمە بەگشتی بە تایبەتی چینی جوتیار وشکە ساڵیە بێبارانیە چونکە هەرێمی کوردستان ئێمە ناوچەیەکی بارانین پشتی تاوامان بە باران بەستۆ بۆ کشت و کاڵ. لە ساڵی ڕابردووە بەڵێ باران کەم بوو وشکە ساڵی بە نیسبەتێک ڕووی کردە هەرێمەکەمان زەرەری زیانێکی زۆری هەبوو. بەڵام لەم ڕۆژانەدا کە خۆشبەختانە بارانێکی باشواری هەرچەند بەداخەوە زیانی گیانی لێکەوتەوە ڕەحێن شاد بێ ئەوانی کە لەو لاپاوەیە گیانیان لەدەستدا. ئەمە دڵخۆشکەرەیە بۆ بەگشتی بۆ هەموو خەڵک بە تایبەتی لە بواری کشت و کاڵا شتێکی زۆر باشە چونکە ئێمە هەرێمێکی یان ناوچەیەکی باراناوین. بەڵێ ئەم بارانە دڵخۆشکەرە بەڵام بەداخەوە هەندێک سنوورمان هێشتا ماوێتی وەکو هەولێر و سلێمانی باران بگرێتەوە بە تایبەتی سنووری کەلار و شارە زۆروانە نیسبەتێکی کەم تا ئێستا لەم باریانی چەند ڕۆژی ڕابردووە لێی باریوە بەشکنی شەڵاویش لەم ڕۆژانەی داهاتوە بارانێکی باش ببارێ و کە بێتە جێی دڵخۆشی چینی جوتیار و هەموو خەڵک. تا چەندێت ئەم بورە تا چەندێک ئەم بارانە کاریگەری لەسەر چاندن و هەروەها وەرزی کشت و کاڵ کردووە لە ئێستادا وەرزی چاندنە ئەم بارانە کاریگەری دروست کردو لەسەر چاندنی کشت و کاڵ؟ بەڵێ بە تەشید هەرچەنە خۆ بڵێن تۆکردن تا ڕادەیەک دواکەوت ساڵی گونجاو ساڵی باران هەر لە مانگی دەو ئەوانەیە باران دەبارێ تۆ دەکرێت دوو جۆر تۆکردن هەیە تۆ یەکەیە بڵێن کوردەواری پێڵێن مشکاوەر ئەوە پێش هەر بارانێکە کرێک وەردە زەوێکە دوای لە هەست کاتێکا مانگی دە یانزە و بارانی بەسەرا بارێ ئەوە تۆ یەکمان هەیە کە پێڵێن دوای پەڵە یان سەر پەڵە. بەڵێ ئەم ساڵ نیسبەتێک تۆ کراوە بەڵام بەداخەوە ئەوەندەی ئێمە تێبینیمان هەیە لەسەری ئەم تۆوانە بەشێکی فۆتان چونکە بارانەکان لە کاتی خۆیان نەبوو پشر پشر بوو ئەوە یەکێکە لەو هۆکارانەی کە زەرەر لە تۆیە بڵێن بۆ نمونە ئەو تۆوانەی کە لە مانگی دایا کراون بارانێکی کەم لێدان بارانێکی کەم لێدان تای بوو بڵێن چەکەرەی کرد یا ڕێگی کرد ئیتر دوایی بارانی بەدوایە هاتەوە ئەمە یەکێکە لەو حاڵەتانی کە ئەلەو کاتانەیە تۆ فەوتێت. باشە دیارە بارانبارین هەروەک بەڕێستان ئاماژە پێ دەکەن و ڕوونیشە کاریگەری لەسەر بەروبوومە کشت و کاڵەکان دەبێت بەڵام ئەگەر بێت و بارانێکی بەخۆر بارانێکی بەلێزمە ببارێت ئەمە تا چەندە زیان بە بەروبوومی کشت و کاڵی دەگەنێ هەروەک بیندراش ئەم بارانەی چەند ڕۆژی ڕابردوو بە تایبەتتر بۆ ئەو بەروبوومە کشت و کاڵیانەی کە لە خانی پلاستیکی دابوون زیانێکی زۆری پێگەیاندبوون. ئەزین چۆنەدا دەژیان خۆی بارانی بەخۆر خۆ هەمیشە بارانی بەخڕماندیوە و کاتی خۆشی کشت و کاڵ قەرکراوە و گەنم بووە بەڵام مەرج نییە هەموو بارانێکی بەخڕ زەرەر بە بە تایبەتی لە شێلگە کشت و کاڵەکان ئەوانە شوێنی دێمەکارن شێوازێکی وا نابێ ئەم زەرەرەی کە ئەدرێت ئەوە نزیکی ڕووبارەکانن یا ئەو کەسانی کە لەو شوێنەیە بەیتی پلاسیکی ناوەنێ حەوزی ماسی ناوەنێ چی لەمانە کە دروست دەکات لەو شوێنەیە نعنی تێبینیەوەی نەکردو کە ڕۆژێک لافاوە بێ و ئەم ئاوە لێرەیە زیاد دەکا و ئەیبا ئەوە هۆکارەکەیت یەکینا ڕێڕەوی هەموو ڕووبارێک و چۆمێک و جۆگەیەک لە وڵاتی ئێمە ڕێڕەوی خۆی هەیە و ئەگەر خۆت
بەدەستی خۆت نەچی هۆکار نەبی وازان تووشی زەرەر نابی. واتاگەر با بڵێن کێڵگە کشتتوکالەکان و خانۆ پلاستیکیەکان ڕێڕەوی ڕۆشتنی بارانەکەیان هەبێت ئەو کاتە بارانبارین چەندە بەخۆر بێ چەندە لێزمە بێ کاریگەری لەسەر بەربوومە کشتتوکالەکان هیچ کاریگەرێکی نابێت چونکە هەڵکەوتە یا جوگرافیای ئەم خاکەی ئێمە لێژاییە یعنی ئەو کاتانە زەرەر بە کشتتوکاڵەگەیەنێ کە زۆرتر ئاو بمێنێتەوە لە تەلەڤیزیۆنی هەواڵەکانە هەندێک وڵات دەبینین ئەگەر ڕێژەی 20 میلیۆن 30 میلیۆن باران بارە سیرەکەی ئەو وەستاوەلەوە بەڵام کوردستان هەڵکەوتەکەی وایە تۆ مەترسی ئەوەت نییە مەگەر شوێنێکی وەکەوەی هەولێر کە بینیمان ڕێڕەوی ئاوکە ئەوە تا لە هەواڵەکانە ئەیبیسین ڕێڕەوی ئاوکەی گیراوە کراوە بە خانوویا بە بازار ڕشتی وە بۆیە ئێزگار ئەو زەرەری لەو گەڕەکانیەوە ئەگینا لە هیچ شوێنێکی کوردستانە بۆ شێوازە ئاو نامێنێتەوە کە زەرێکی وابات. بەڵێ ئەم ساڵ پەڵەیاوە بڵین پەڵەیاوە لە هەندێک ناوچە پەڵەیاوە بەڵام ڕەنگە منتیقەی شارە زۆروانە ئێستا مابێتی چونکە ئەم بارانەی ئەم چەند ڕۆژێ ڕابردوو لەوێ زۆر نەبوو. ئەو ناوچانێک کە پەڵی تێدا دراوە گونجاو بۆ کشتتوکاڵکردن. بەڵێ زۆر ئیجا خۆی ئیتر خۆ پشتمان بە پەڵە بەستەوە کاتێک کە پەڵەی دایتر ئەوە بۆ تۆکردن تۆ کێشەی هینن نامێنێ وشکە ساڵیت نامێنێ بۆ تۆکردن مەگەر دوایی لە بەربوومەکەی ئەگەر لە بەهارە خوانە خواستە باران کەم بێ ئەوە نەشونمای دەمێنێ کشتتوکاڵمان بێبارانی بێ یا وشکە ساڵی بێ ئەوە زەرێکی گەورە بێ گینا ئێستا خۆشببختانە کە پەڵەی دا و کێشەمان نەماوە لە هەندێک کاتە شێوازی کشتتوکاڵکردنی جوتیاران لە هەرمی کوردستان و ناوچەکانی دیکەی کوردستان وەکو یەک نییە ئەو ناوچانی کە پەڵی داوە بارانی تێدا باریوە دەستیان پێ کردو ناوچەکانی دیکە ماونەتەوە نەخێر هەمووی ئەیکات بەڵام ئێستا ئەو پێڵێن کەشی وەرد ئێستا ئەوی کە پەڵی داوە ڕەنگ نییە تا دوسێ ڕۆژی کەژیا 4 ڕۆژی کەش تۆ بکرێت لەوەرە عرز هەر قوڕە ئەوەیە مەسەلەی پاڵەدان ئەگینا لە هەر شوێنە ئێستا بڵێن بارانەکانە چەندێت لێ وردەبییتەوە نە قسەی من قسەی کەش ناسەکانی ژوایە ئێمە وەکو جوتیار تقریبان زانیاریمان هەیە لەسەرەوە بارانی ئەم کاتانە نابێ وەکو ئێستا ببارێت بارانی ئەم کاتانە بڵێن کورد قسەیشێ پێڵێ ئەقلیم بژیر یعنی گشتی یعنی لە کەرکک چۆن بارێ بێ لە شارە زوری ژوابێ بێ لە شار باشدەڕی ژوابێ لە هەولێری ژواب بەڵام ئێستا گۆڕانکاری بەسەر جەوا هاتووە ینی بارانەکەش گۆڕانکاری بەسەر هاتووە لە بارانی بەهار نابێت لە مانگی 11 لێرە ببارێ و لافاو هەستێ لە شوێنی کە نەبارە ئەوە بەهارانە ئەوە بڵێن لە شوێنێ بارە لە شوێنێ نابارێت ئەوە شەر پێچەوانە بۆ تەوانەیەکنا باشە کاکتا دیارە هەروەک ئاماژەی پێدەدەیت لە هەندێک ناوچە پەڵیداوە بەڵام هەندێک ناوچە هەتا ئێستش کاریگەریەکانی وشکە ساڵی لەسەر کەرتی کوشتتوکاڵ هەیە کەواتە چی بکرێت بۆی ئەو کاریگەریانە کەم بێتەوە و جوتیاران بتوانن خەرێکی کاری خۆیان بن ئەزانی لەبەر ئەوەی کشتتوکاڵی ئێمە لە سەدانەوەتی بە تایبەتی گەنموجۆ دێمەکارە زەویمە ئیلا پشت بە بارانە بەسی یعنی نسبەتێکی کێم ئێستا لە هەندێک ناوچەمانەگەرەوەی ئاوی هەبێ شێوازی ڕشانی هەیە لای ئێمە لە هەرێمی کوردستان ڕشانی گەنم هێشتا نەگەشتەوە ئاسەی تۆ خەمی ئەوە نەبێکە لە وشکە ساڵیا زەرری بەرەکەوێت لێرە ئەوە نییە هەم ئەو زەویانەی کە هەمانە دێمەکارە ئاوێکی وای لێوە نزیک نییە کە تۆ بتوانی ئەو بکەی هەم ئاوی ژێر زەویش بۆ شێوازە نییە لەبەرەوە هەر پشت بە بارانە بەسرێ ئەبێ هەموو دوعا بکەین بێبارانی نەبێ وشکە ساڵی بێ بەدیلێک نییە بۆ ئەوەی کە بتانی کشتتوکاڵ گەشتە پێ بێ بێبارانی بەدیلێک زیاتر پشت بە باران دەبەستێت یاخود زیاتر وەرزی بارانی پێویستە چکان بەرهەمانن کە پێویستن بە بارانەوە وەڵی گەنم و جۆ ئەوە سەرەکیینی تر ئەو دوو زۆر سەرەکین بەڵام هەندێشتی کێشە بوو بەڵام ێتا لە ناوچەی ئەمە تقریبن تا ڕادەیە ناکرێ ئەوە نیسک نۆک ئەمانەش هەر پێویستیان بە بارانە بوو پشت بە بارانە بەسی بەڵام ئێستا ئەوانە تا ڕادەیەک لە وڵاتی ئێمە بەداخەوە سفر بۆتەوە ئەوەی کە ماوەتەوە سەرشی گەنم و جۆیەکە ئەم ساڵ ئاستی چاندنی گەنم و جۆ چۆن بوو تۆ چەندن ئەگەر وشکە ساڵی مەترسی دروست نەکا بۆ سەر جوتیار ناوەسێت ینی زەوێکی خۆی هەرکات بەڵام تا ئێستا ئەگەر بمانێ ڕێژەیەکی دڵخۆشکەر نییە تۆکردن ینی جوتیارەکە ترسێت خەرجێکی زۆری شێوێ بە تایبەتی ئەم ساڵ شتەکان زۆر گرانن ئەوەش زەختێکی زۆری لەسەر جوتیار دروست کردووە بە تایبەتی سەمات کە دوو جۆر سەماتمان هەیە لەگەڵ یەکێکیان لەگەڵ تۆوا بەکارێت یەکێکیان لە بەهارەیە بۆ نەشونمایە بۆ گەشەکردنە بڵێن لە چاو ساڵانی ڕابردووە نرخەکانیان
دە بەرامبەر بەرز بۆتەوە ینی لەو بە زمانی خۆمان بڵێن وەکو جوتیار سەمادی بۆر و سفی هەیە بڵێ بۆرەکە لە کاتی توا بەکارێت ئەوە ساڵانی ڕابردوو چیسەیەک بە 20,000 ئێستا سەر و 7,000 یعنی ئەو بۆ جوتیار زۆر گرانبوونی ئەم وادانە چین ئەرێ نازان چین وەڵام ئەگەر بڵێم چاوبرسێتی تاجرەکانمانەکەمانێگینا سەمات هەر لە تورکیا و ئێرانەوە هاتووە ساڵان بۆ خۆمان دەزانی ئێستا عملەی ئێران و تورکیا لە چاو دۆلار و پارەی عێراقیا چۆنە فەردێ لەو سەما دەستپێ بە 10,000 بوو ئێستا تمەن و لیرەی تورکی هەرسیشان هێناوە کەچی ئەو موادە بڵێن ئەو سەما دەستپێ ئێستا بۆ بە 6,000 کەواتە ئەمە بێبەرنامەی بۆ وڵاتی ئێمە بەداخەوکە بەڵێ گرانبوونی نرخەکەی ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە کوالێتێکی باشتری هەبێت یان هەمان سەمادی جارانە بە هەمان نەوەڵا مەسەلە کوالێتی نییە تەنها ئەوەندەیە بێبەرنامەیە ئێمە بڵین کۆمپانیایی هێنێ کۆمپانیاش بازرگان ئەوە مافی خۆیەتی تر لەسەر قانزاجیش بۆ قانزاجی خۆی ئیشەکە بەڵام ئەگەر بکرایە من هەموو جات پێشنیاریشمان کردو باشمان کردو بەس کەس گوێ ناگرێ کە حکومت خۆی ئەو دوو سەمادەی بێنایە پارەیەکی تەشخیص کردای وەزارەتی کشت و کاڵ هەستایە چەند کەسێکی ڕاستباردای تر لە ئێران تورکیا سعودی ئەردن هەمویان هەیەە وڵاتانی دەور و بەرمان بیهێنایە وەکو ساڵانی ڕابردوو لە بەڕێوەبەراتی کشت و کاڵەکان ئێرا بە جوتیار بە نرخێکی ڕەمزیان جوتیار زۆری پێخۆش بۆ یەکێ بوو لە دەستکەوتەکان کە خزمەتی جوتیاریە کرد یعنی فەردێ سەمادی سپی باش 10,000 ئێرا بە جوتیار ئێستا بە 6,000 لە بازاڕەکە ینی ئەگەر حکومت خۆی ئەمەی بکردایە تەنها کرێ نەقلی بخستایە سەر هەر وەکو ساڵانی ڕابردوو لە بەڕێوەبەراتی کشت و کاڵەکان بیایە بە جوتیار پارەکە لە ماوەیەکی کەمان ڕێک و خۆی هەرگەڕایەوە خەزیێنەی دەوڵەت ئیتر جوتیارەوەندە زەخت نابوو لە سەری ئێستا نازن من دڵنیان پێشبینیەوەکەم ئەم ساڵ لە بەر گرانی سەمات بەشێکی زۆر جوتیار هەتۆنەکە باشە کاک تا دیارە لە پاڵ قەیرانی با بڵێن وشکە ساڵی کە کێشەی بۆ جوتیاران دروست کردووە هاوکات باسی شەکەی کە گرانبوونی ئەو پێداویستیانی کە لە کشت و کاڵکردنا بەکارێ گرفتێکی دیکەی دروست کردووە هیچ هەنگاوێکتان ناوە داوا لەلایانی پەیوەندیدار بکەن تا بتوان هاوکارتان بن لەبەرەوەی لە کارەکانتان بەردەوام بن هەنگاوەکانە بێ حکومت بینێ وەزارەتی کشت و کاڵوەتایەتی ئێمە پێشنیار دەکەین ئێمە پشتیوانی وەکو یەکێتی جوتیاران ئێمە پشتیوانی چینی جوتیاری یعنی پارێزگاریان یەکەن دیفاعیان یەکەین نەگینا وەکو ئەوەی کە شت بگەێنێ بە چینی جوتیار وەزارەتی کشت و کاڵی و بەڕێوەبەراتێ گشتەکانی بڵین کشت و کاڵ ئێمە هاوکار و پشتیوانی چینی جوتیارین زانیاریمان هەیە داواکاریان چییە یا کێشەیان چییە لە هەردوو بوارەکەیە ئێمە ئەوە ئەگەیەنین هەم بە بەڕێوەبەراتێک گشتێک کشت و کاڵەکان هەن تا ئاسی وەزارەتی کشت و کاڵی بەڵامی تر ئەوە ئەکەوێتە سەرشانی وەزارەتی کشت و کاڵ و حکومت نەک ئێمە وەکو یەکێکی جوتیاران بەڵێ کێشەیەکی زۆر قورسە بە نیسبەت چینی جوتیارەوە ینی شت زۆر گرانەکە ساڵانی ڕابردوو تا 2019 هاوکاری سەماتە بوو هاوکاری گاسە بوو بۆ تراکتۆر بۆ شێڵان بۆ دەڕاستە بۆ درونەوە یعنی هەموو ئەم شتانە باش بوون بۆ جوتیار یعنی ئێستا هەم سەمادەکە هەم کرێی دەڕاستە هەم کرێت شێڵان تراکتۆر هەموو شتێک گران کەوتۆ لەسەری و نرخی گەنمیش هەر ئەو نرخەیە کە ساڵانی ڕابردوو لێ وەرەگیرێتەوە بەرز نەبووەوە لە فرۆشتن نەخێر ئەی ناتوانن ئێوە بۆ نمونە لە پاڵ ئەوەی کە تێچووەکانی بەرەمێنانی کشت و کاڵ زۆرە بە نرخێک بیخەنە بازارەوە کە ئێوە بتوانن قازانجێکی باشی لە بکەن ئەمە چۆنە ناخۆی ئەوە بە پلان وەرەگیرێت پلانەکە لە مەرکەزەوەیە لە بەغاوە وەزارەتی پلاندانانی حکوومەتی عێراقی لەگەڵ وەزارەتی کشت و کاڵا بڵێن ڕێژەیەک دیاریەکەن چەنە گەنم لە کوردستانە وەرگیرێت و نرخەکەشی چەنە ئیتر لەو نرخە هیچ کەسێ ناتوانێت ینی دینارێکی بخاتە سەر دوای چێتە بازاڕی ئازادەوە بازاڕی ئازادیژی تر ڕەنگە بە دڵی جوتیار نەبێ ئەو نرخەکە کە ئەیکات باشە کاکتەها ببوورە چاوان دیارە باست لەوە کرد کە بۆ منە ببوونی وشکە ساڵیەوەت بە تایبەتی چەندین گەنم و جۆکەم بۆتەوە کارە ساتەکایە وشکە ساڵی هەیە و ڕەنگە دەسەڵاتی تیانە بێ لە پاڵ ئەوەیە جوتیاران لە بری گەنم و جۆکە ڕژێکی زۆر ئاویەوێت پێویستە کام بەرهەمانەی تر بکەنە بەروبوومی کشت و کاڵی لە برەوەی لە کێلگە کشت و کاڵەکانیان بە بەردەوامی کار بکەن بۆ ئەم وڵاتە ئێمە بەدیلی گەنم هەر گەنم ناتوانین بەدیلێکی ترمان هەبێ لە حاڵەتێکا لە بەراوەکانە ئەو بکەیت بەڵێ ئێمە بەراو هەیە و پشت ئاو هەیە ئەوەی پێشتری شارەتم پێدا بەشی زۆری گەنم و جوێی وڵاتی ئێمە دێمەکارە بڵێنەوە پشتیشی بە باران بەستەوە ینی ئەگەر نەیکەی بەوە شتێکی تر نییە مەگەر بەدیلەکەی ئەوەیە
لە بەهارەیە بیکەی بە بێستان بە کاڵەکە یا بە ترۆزی بەس لە بەراوەکانە بەدیل هەیە بەڵێ ئەتوانی بیکەی بە برنج ئەتوانی بیکەی بە یەکێ لە سەوزەکان تەماتە خەیار شووتی یا شتێکە گەرەوان ئەو شوێنانێکی ئاوانێ نزیکە و ئەتوانی بڵێن ئاودێری بکەیت بەڵام لە شوێنە دێمەکانە تەنها وڵا بەدیلی نییە بەدیلی گەنم هەر بگەنمەکەیە چونکە هەموو وڵاتەکەشمان پێویستی پێێتیە بێ بە هەمومان هەوڵ بین ڕێژەی گەنم ڕێژ هەمیشە لە هەرێمی کوردستانە ڕێژەیەکی بەرز بێ لە بەرەوەی بۆ زۆر شت مەمنونی دەرەوەی وڵاتین بەڵام تا ئێستا بۆ گەنم بۆ ئارد مەمنونی هیچ وڵاتێک نین هەرێمی کوردستان خۆشبەختانە لەسەر ئاستی خۆشێویە لە بواری گەنماوێ یعنی بەڕاستی حکومت زۆر ئێتیمامی زیاتری پێبا زۆر بەدەنگ بەتەنگ چینی جوتیارەوە بێ بۆ ئەو بەرهەمەکە ومێدەکەین دیارە هەمووان چاوەڕی بارانێکی بەڕەحمەتین و ئەگەر ئێمە جارێک چاوەڕێ بینەوە جوتیاران دووجار چاوەڕێ ئەو بارانە ومێدەکەین دەجاریش و زیاتریش ومێدەکەین بارانێکی باش و بەڕەحمەت ببارێت و هەروەها جوتیاران بتوان لە کاری خۆیان بەردەوام بن زۆر سپاس بۆ میوانەکەمان بەڕێز تەها حاجی ڕەحیم لە بستراوی لقی سلێمانیەکێتی جوتیارانی کوردستان سپاس کە لەگەڵ سپاس کاک تەها بەخێر بێت.